دەڤەری برادۆست بەڕاستی دەڤەرەکە هەڵکەوتووی هەموو دەڤەرەکانە. هەتا ئێستا یەکەمی هەموو منتیقەکان بوویە لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە هەرێم حکوومەتی هەرێم هیچ بایەخەچی پێ نادا، هیچ نرخەچی بۆدانە نایە کە ئەو منتیقەیەکی ئاوا هەڵکەوتوو لە ڕووی کشت و کاڵەوە، لە ڕووی حەیوانداری، لە ڕووی هەموو هەر بابەتێک بڵێ کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ئەم خەڵکەوەیە هەموو بێم هیچ نرخەچی لۆدا نەندرا لەلایەن حکوومەتەوە. جا پێم خۆشە هاوکارین بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە، وەلەو داواشیان لێ بکەی دەنگت ناگەتە سەرێ، هەرچەندی دەنگت بەرزکەی دەنگت ئەبڕدرێ، دەنگت نزم ئەکرێتەوە. بەس پێمان خۆشە هەر ئەکرێ، هەر دەبی هاوکاری هەر لەوانەوە دەبی. بەڕاستی خەڵکی فەقیر داوا لە شێ بکە، هەر حکوومەتە داوای لێ بکرێ. جا هەر ڕۆژە و بە بیانووی کۆڕۆنایە، بە بیانووی هەر ڕۆژە و فێرێکمان لێکەن. بەڕاستی هیچ نرخەک نەمایە لە ڕووی نرخ. ئێستامە لە سبەینەوە خەیار لێ ئەەکەینەوە، هەتا نیوەڕۆیێ ماندیبوونیشن لۆ نامینیتەوە. لەبەر چ؟ لەولایە ئێرانە و لەولایە تورکیایە و جا خەیارە تەماتەیە هەرچی برێ، یعنی دەست لۆ کشت و کاڵیە ئەبەی زەرەرتە، دەست لۆ حەیوانداری ئەبەی مەڕومەڕداری ئەویش هەزەرەرتە. لە تورکیا دێ، لە ئێران دێ، چێڵ دێ، هەموو مەڕ دێ، هەموو بابەتەکان دێن. یعنی ئیمە لێرە بە هیچ ناچی. بەڵێ هەتا ئێستا چەند لە فەلاحەکان ناتوانن بچنەوە سەر مڵکی خۆیان لەبەر تۆپبارانی تورکیا و ئێران و یعنی بەڕاستی تورکیا وای لێ هاتیە بوویتە منتیقەی دەشتە هێرت. ڕاستی ئەولا هەر زۆربەی گوندەکانی چۆڵ کراینە، یعنی تەواو گوندیان چۆڵ کردینەوە چووینەوە شاری. هەموو مڵک و حەیوانداری و شتێک خۆیان بەجێ هێشتیە و گەڕاینەوە شاری. بەرهەمی خوێنی چێ ئەخۆن؟ بەرهەمی خوێنی ئەو شەهیدانە نییە کە دوێنێ پێرێ لەو ساترانە کوژراینە، لەو جەبهەینە خوارێ سەدان هەزاران پێشمەرگەن لێ کوژرا. بەچی چوو؟ بەرهەمەکەی تەنها لۆ سەرکردەکان و لۆ مەسوولەکان ماوە، لۆ چ ماوە؟ وەڵاهی دەبی شریکەی ئاوە تەماتەی هەبایە، دەبی شریکەی سابوونی ئۆتە خەیار باشترین سابوون لە خەیار بەرهەمتێ. چی لێ دروست کرا هەتا ئێستا؟ ئەوەی ئەخورێوی دی کەش فەلاح پێی ساخ نابیتۆ لە بازار فڕێی ئەدا. باوەڕکەی جاروە بوویە لە کنەخۆن گوتم زۆر جاروەم گوتم ئەو برایانە گوتم با ببەینەوە مارێ بدەینە ئاژەڵە باشترە نەک ببەینە بازاڕی. یعنی ماندیبوون بەس ماندیبوونی لۆ مایتەوە چ بکەین؟ ئەمە زۆر سوپاسینگۆیکەین کە دەنگامە بگەینە هەمە جێ. یەکەم جار دابەزینە سەعرە خیارە یان تەماتای فەلاحەتی بەعام ئەوەیە حکومەت هیچ هاوکاریە فەلاحە ناکە. حکومەتە خەرکی ئیهمال کردە، زۆر یە ئیهمالی کردە پەخۆش هەمووی نەبوویە بازرگان ئەوی مەسوول بی، هەموو ئەچی لە دەرەوە هەمە شت ئەکڕن و تەینن و ئەفرۆشن لۆ بەرژەوەندیا خۆیان تایبەتی. یعنی فەقیر و هەژاریان هەمێ ئیهمال کردە. چ سەعرەکەویان لۆ فەقیرە نەهێشتی تۆ فەقیر زراعەتێش بکە هەر ئەو ئیسیفادەی نابی کە بەتەمایە ئیسیفادەی لێ بکە. هیچ سوودەکی لێ نابینی لەو زراعەتی کە ئەکە خیارە تەماتەیە هەرچی هەبی لەو منتیقێش تایبەتی هەر خیار و تەماتە دەوری سەرچیانی هەی لەکن فەلاحە. ئێجا هیچ بەهای نەمایە، هیچ قیمەتەکی نەمایە. ئەمە هەتا ئێوارەی چ ئیشە دیش نینە لێرە ئەمە خۆ پێوە ماندی بکەین. هەر ئەوەیە لێرە هاوینێ 2 مانگە زۆر 3 مانگە یا هاتە بەرهەم خیار 40 ڕۆژە زیاتر نییە. هەر ئەو سوودی هیچ نەمایە بەڕاستی، چونکە هەموو لە دەرەوە تێ کە هات سەعری بەرز بۆوە
یەکسەر لە دەوڵەتینە نێزیک لە تورکیا و لە ئیرانی چشتتینن هەتا کەرەوزشتی هەمە چشتتینن یعنی هەمە چشتتینن چ سعری نامینی چ قیمەتی نامینی ئەو بەس ماندی بوونین لۆ ئەمینی تۆ زیاترنە پێن خۆشە حکومەت هاوکاریە بکە وەڵڵاهی حکومەت با بەس چی دیکە بەس هەلۆ مەسوولە نەژی با بەس لۆ خۆن نەژی لۆ فەقیرشی وە بیربی مەسبەی هەڵبژاردنەك داتێت و هەنجی مەجبورە بن غاریک نەمێ دەندەی دەنگان بدەنێ آخر دەنگا و کوب دەینێ ما نابی ئەنگوش ئیسیفادەی مە هەبی هەرەمە ئیسیفادە لۆوە هەبی ئەوە چ ئیسیفادە من لۆمە نەبی یعنی ئەو قەیرانە ئەو سار دروست بوویە پەواستەی کۆڕۆنەی کۆڕۆنە آخر کۆڕۆنە با معاشێمە بدەن با کۆڕۆنە هەر هەبی شکرێ خودای کۆڕۆنەش نەخۆشیەکە خوددا ناردە کو ئەبی لەبەر کۆڕۆنەی معاش نەدرێ بکەنە هەنجەتێک بکەنە بیانوویەک ئەمە هەمووە غەدرەکە گەورە لەمە بکەن بە دوو مانگە جارێکی معاشێمە فەقیر و هەژار بدەن وەڵڵاهی خوددا قبول ناکە یعنی نەک ئەم لەبەر خۆ پەتەنێوە بێم خەرک هەمووی ڕەزیل بوویە هەمووی بێزار بوویە هەموو یعنی وەی لێ هاتیە گەلک کەس هەر خۆی کوژی وەڵڵاهی حەیفە خەرکێک ئەو خەرکە یعنی لە بێ ئیشیا خۆ بکوژی خۆ بفەوتینی چەند عائیلە هەملێک جودا بووینەوە هەموو ماریان کاول بوویە ماریان وێران بوویە بەڕاستی زولمەکە گەورەیە هەتا دەبی حکومەت چی پێدا چوونەوێ بکە تەماشای ژیانەمە بکە یعنی ژیان ئیبادە بوو بەڕاستی